الحمد لله توانيمە کە 15 جوز قورآن لەبەر بکەم و هەروەها ئەو قورآنم لە کاتی خوێندنەکەمە پێڕەو کردووە ئاەتەکانی قورآن هەندێک بوون بۆ سعیکردن وأن ليس للإنسان إلا ما سعى و هەروەها ئەوەشی تەوەکل کە خوای گەورە لە قورآنی پیرۆزا زۆربەی کاتەکان باسی کردووە کە خۆی فەرمێ ومن يتوكل على الله فهو حسبه یعنی ئەو ئاەتانە هەندێکی زۆر باشم بوون بۆ کاتی سعیکردن کاتی ساردبوونەوە چونکە بەڕاستی 14 مانگ لە پۆلی 12 و هەروە ساڵێکی دوور و درێژیش ئەتوان بڵێم ساردبوونەوە زۆر جاڕووی تێکردووم و زۆر شتیش بۆتە هاندەرم یەکێک لە هاندەرەکانشم قورآنی پیرۆز بوو و شازی سعیکردنەکەشم زۆربەی کات لە دوای نوێژی بەیانیانەوە بووە و هەروەها زۆر بە زۆری ڕستم وەرگرتووە لە خوای گەورە بەزیابێ فەزلی خوای گەورەیە ئێمەش ئەوەمان چاوەڕوان کردووە کە خوای گەورە ناومێدمان ناکا چاوەڕوانی ئەوەمان کردووە ئامانجێ بۆ بەدەستێنانی ئامانجێک ئەبێ ناڕەحەتی بچێژین ئەم ناڕەحەتیانە پاڵنەر بووە بۆمان کە بتوانین هەردەم لە خزمەت یابین بتوانین هاوکاری بکەین یارمەتی بدەین وتی دیمەن من دایکی دیمەن بسەرکە مامەساژیانم بدی مەکتەبەکەی دادە دیمەن وتی دەیدایکی دیمەن گیان مژدەم بەری ئەوە تا ناوی دیمەن هاتۆتۆ دەرەجێ باشیە ناو وەزیری پەروەردە ئەڵێ سەعات 4 قسەی لەگەڵەکەین تە منیشم باش گەڕامەوە بۆ ماڵم هاتمەوە خوشکەکەم و خوشەزاکەم لێرە بوون هەر هاتمە دەراکەم کردو سوژدەم برد و گریانێکی زۆر بەکۆڵ ئەمانە گریان خوشەکەم چی قەوماوە هەروەتم قسەم مەکەن گریانی خۆشیە زۆر گریان ئەوانش گریان تەکە زۆر گریانەوەمانە تم دیمەگیان هە ئاواتە کەواتە دی یەخوا پیرۆزبی وڵا داوا لەو خواگیانە ئەەکەم ئەم فەزلە گەورەی بە ئێمە بەخشی هیوادارم ببێتە دکتۆرەیەکی سەرکەوتوو بۆ دنیا و قیامەتی